ئەرێەوە چی کارمەندێکن بۆ خاتری خوا خەریکە دڵمە تەقە لە دەستێەوە ئەوە شەوکەتەفەنی لە چاو منە دوێنە دەستی بەکار کردووە خاوەنی 6 ملیۆن دلارە من چەند ساڵە ڕائەکەم تا ئێستا 4 ملیۆن دلارم هەیە ئەوە وەکالەی کاشی تورکی وەرگتووە ئەو ماوەی ئەبێ بازار کۆنتترۆل بکەم خوام لەو خوایە بە دڵی من نەجوولێنەوە دەی بەسە پیاو حسابێکی بۆ منیش بکە آخر بە قوربان وا تەلەفۆنم لەگەڵا مەشغوڵی ئیش و کارم ئەوەش زەرورە گوێ بگرە کەریم سبەی شەو سەعات 3 هەموو کارمەندەکان لە مەخزن ئامادە بن بەبێ دواکەوتن باشە دەی بەسە پیاوەکە دەی بەسە بووە ئەکەی حسابێکی بۆ منیش بکە آخر ئەخر نازە گیان من گیانی تۆ نیم پارە گیانی تووە زرد گیانی تووە ئیش گیانی تووە بەسیە تەواوی کە ئەمن دەڕوومەتر نازە 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 گیان دوو مەڕۆ هێک دەقە بۆستە نازە نازە گیان تۆ بیری زۆر لە پارەیە ئەتوو گوێم لێ بگرە مەڕۆ نازە ئەی هاوار وبانانەوە جانەوە بانانەوە ئەرێ بە بانانەوە ئەرێ توخوە دەپارانەوە ئەرێ بەرتیلیانەدا توخوە ئەپارانەوە ئەرێ شەمام و خاڵخاڵ شەمام شلێکی و نەردوومە بۆ مایە سارەدا و فێنێکی نەردوومە بۆ مایە سارەدا و فێنێکی ئەوە چییە و سەوتە ئەوە چییە و دەنگە ئەرێ تۆ بولبولی تۆ کەوی تۆ چریکەیت لاسيلي خبرايان هوايا الله الله لو دقيق حاكم بمية تنيلا يا سيدا يا رايا دور أملت شيام أملت شيايا ورا صاحب أهم وسروت وسامان بي أمانة ضل خوش نبي نكبت وقرب سريك وق أمل لاي من تاء وراء إيشكا آخر صاحبي هيش تيجي عند الخوش ولا شيء مورين يا رايو السلام عليكم بردوام با نا تازه جنابه داتي بخوال الرمنا أولادم هربي بيبي مستحيل بيلم لا بردوام امان دكتور عمرو چاوم دكتور دار ديم چاراكايا دبنو سبو لا يقاسي بلي او قلا ماراكا شق او قلا ماراكا او دلك دايما خوش ما مسألة بينجي بياني من ضلب خوشة هاي الأخوة بزيابي بس بيتشي قراني ومقامي باش بزاني اوه اخوة قراني واملايا داري مقام بلهم هم خم دانشن بدياري وقرى بيو ورا دانش بنارش نو مقامي كم بي ورا ورا اخ مستحيل مقام لا ورا دانش نو مقامي اخ ما مسا مقام بو اليم بلام لسر مسؤولياتي خو دسكي بقديان خلق كوبيته من حق مني بس هو لا ده مقامي كم بلا باب زانم شلون مش ظلم خمباره باش كم توزي لخ مكان بريته بس تو سري من مقدي لا بردام هي بۆی هەستم مامۆستا لا بارك الله دەست خۆش بێ باشە پرسیاری مام ساویر ژیان مامۆستا من ڕۆژی چەنە دەم بە تۆ 20,000 خوا نەیبڕێ باش من ئەو هەموو سەرۆت و سامانم هەیە ئەو باخە گەورە و گرانم هەیە خوا نەیبڕێ ئەو هەموو شتم هەیە ئەمەنە دڵخۆش نیم بەس بزانم تۆ کرێکاری تا ئێوارە بە 20,000 دینار ئەم دڵخۆشێت لەکوێ مامۆستا دڵخۆشیەکە کە هات یەدی ترخۆ علاقی بە هیچەوە نییە بە پارەشتەوە نییە چۆن ئەی علاقی بە چیوە هەیە ئەی چۆ من ئەو 20,000 بەشی شمەکە و لەخوا بە زیابێت و لێشم زیایە ئاخر بەس پێم بڵێ 20,000 ئەدەی بە چی سەیریکە 5,000 بە ژیانی ماڵ و مناڵم 5,000 ئەم بە خواردن و خۆراک بۆ ماڵ و مناڵ 5,000 ئەم بە قەرز 5,000 ەکەم بەڕای خوا مۆری پێغەمبەر باشە مام سابیر 5,000 قەرز و 5,000 خواردن و 5,000 خێر و 5,000 ماڵ و مناڵ و من تێناگەم ئەتوانی جوانتر بۆم ڕوونکەیتەوە بۆ ڕوونەکەم و بەڵام لە پێشە مەقامێ نەڕۆین نە بە قوربانە بمواز لە مەقام بێنە بەس تێم گەێنە بزانم ئەمە چییە مامۆستاجان 5,000 کە ئەڵێم بۆ ماڵ و مناڵم و بۆ ژیانی خۆم ئێواران شتی پێ ئەکرم و چمەوە ماڵەوە 5,000 بۆ خواردنی مناڵەکانە کە ئەڕۆم و خۆ بێ شتێکم پێ بای 5,000 شتمەکەکردم بۆ مناڵەکان
کە ئەژڵێم 5,000 ئەم بە قەرز ئەوە هی دایک و باوکمە من قەرزاری ئەوانم زوو ئەوان منیان بەخێو کردووە ئەوان پیرن بۆ ئەوان خەرجەکەم ئەوە قەرزەکەی ئەیەمەوە ئەی بارەکە. پێنجیش کە ئەڵم لە ڕای خوا مۆلی پێغەمەر ئەوە قەرزە ئەیەم بەچێ دوو خوشکم لە ماڵەوە کەوتووە ئەیەم بەوان کە گەورە بوون ئەوانش حەق بۆم نەکەنەوە ئەوە ئەی ئافرین بۆ خۆت ئافرین بۆ عەقڵ و بیرکردنەوەت ئەی ڕەحمەت لەو شیرت